زیاتر لە 2 مانگە موچە دابەش نەکراوە و موچەخۆران و هاوڵاتیانی هەرێم لە دۆخێکی زۆر سەختی داراییدا ژیان دەبەنە سەر. حکوومەتی ماوە بەسەرچوو لە بری دۆزینەوەی ڕێگا چارەیەک دێن و بە لێدوان و کۆبوونەوە کات دەکوشن و لە میدیاکانیانەوە کە بەپارەی میلەت بەڕێوە دەچێت خەڵکی فریو دەدەن و دەستی بە موچەخۆران دەکەن. لە لایەکی ترەوە من دەمەوێت خەڵکی کوردستان دڵنیا بکەمەوە کە ژیان و مردنی ئێمە بەیەکەوەیە. کوشتنی کات لە پرسی چارەسەرکردنی کێشەی موچە بووەتە خوێکی خراپی دەسەڵاتداران. بەرپرسانی پارتی و حکوومەتی ماوە بەسەرچوو هەمیشە هەوڵ دەدەن لە بری چارەسەری ڕیشەیی و یەکجاری کێشەکان کات درێژ بکەنەوە و کۆبوونەوەیەک بە کۆبوونەوەیەکی تر بسپێرن. ئەمە شوای کردووە سوود لەم کاتە درێژکراوانە ببین و ڕۆژانە نەوت لە ڕێگەی تەنکەر و دەروازە فەرمیەکانەوە بە قاچاق بفرۆشن و درێژە بە دۆخی نایاساییان بدەن. دەسەڵاتداران و حکوومەتی ماوە بەسەرچوو هەر هەفتەیەک بە باسوخواسێک میلەتێک سەرقاڵ دەکەن. هەفتەیەک باسی هەڕەشە و چاوسورکردنەوەی لە بەغداد، بەڵام کە دێتە سەر ئەمری واقع بچووکترین کاردانەوەیان نییە و داوای دانەخستنی دەرگای حیواریش لە بەغداد دەکەن. جارێکتر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حیوار دانەخەن. بە ناوی خۆم و بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان سپاسی گەرمی هەموو هاوڵاتیان هەفتەیەکیش بە سپاسی خۆراگری موچەخۆران بەسەر دەبەن و هەفتەیەکی دیکەش ملکەچیە بۆ خواستەکانی بەغداد. هەفتەیەکیش ئومێدی درۆینە دەبەخشنەوە لە کاتێکدا تاکە سەرچاوی بێئومێدی و ماڵوێرانی کورد هەر خۆیانن. نفتا هەرێما کوردستانی بوو دەرە چل سەربابەتی بوو جێیکوب مخابنی و چەندین ڕێککەفتن. ئەمە جیا لەوەی لە کاتی هاتنی پارە لە بەغدادەوە هەفتەیەک بە هات و نەهاتی لیستی دابەشکردنی موچە بەسەر دەبن. لە کاتێکدا پرۆژەی تەوتین کە لە لای دادگای فیدراڵیەوە دەرکراوە و چارەسەری ڕیشەیی و یاسایی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم دەکات، بەڵام دەسەڵاتدارانی ماوە بەسەرچووی هەرێم پرۆژەکە ڕەت دەکەنەوە و قبوڵی ناکەن بە ئامانجی هێشتنەوەی کێشەکانی موچە وەک خۆی. بەردەوامیدان بە قەیرانی موچە لەلایەک بۆ سەرقاڵکردنی خەڵکە بە کێشەی لاوەکی و لەلایەکیش بۆ ئەوەیە کە بە خەڵکی بڵێن چارەسەری کێشەکان تەنها لای خۆیانن نەک بەغداد. هەروەک ئامانجێکی دیکەی بەردەوامیدان بە کێشەکە بۆ لێدانە لە بەرنامەی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان کە ساڵانێکە داوا دەکەن لەگەڵ بەغداد ڕێککەوتن بکرێت. بەمەش دەیانەوێت بیسەلمێنن چارەسەری کێشەکان لە بەغداد نییە. بەو پێش ناوە بەرپرسانی حکوومەتی ماوە بەسەرچوو لە میدیاکانیەوە باس لەوە دەکەن کە ئەو کاتەی خۆیان نەوتیان فرۆشتووە حاڵی هەرێم باشتر بووە. لە کاتێکدا کە نەوت بەدەست حکوومەتی هەرێمەوە بووە زیاتر لە 57 موچە خوراوە و بەشێکیشی بەر لێبڕینی لە 30 بۆ لە 60 کەوتووە. ئێمە ئەمانویست نەوتەکەی خۆمان هەر چۆنێک هەیە بیفرۆشین. کاتێک ئێمە نەوتمانە فرۆش کە حکوومەتی هەرێمی کوردستانی فرۆش خەڵک لەم دۆخە سەختەیانە بوو. ئەگەر هەفتەیەک 8 ڕۆژ 9 ڕۆژ موچە دواب بکەوتایە، بەڵام 7 ڕۆژ جارێک بە 1000 تەکلیف و پاڕانەوە وڵات و زەخت و فشار و ئەملا ئەولا ئینجا ئەگەر پێیان وابێ خێرت پێەکەن بەڕاستی. هۆکارێکی دیکەی درێژەدان بە قەیرانی موچە لەلایەن هەرێمەوە کە دەسەڵاتدارانی هەرێم داهاتێکی کەم کە بەدەست خۆیانەوە بێت بە باشتر دەزانن لەوەی داهاتێکی زۆر لە بەغدادەوە بێت. بەڵام چاودێری ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پارلەمانی کوردستانی لەسەر بێت کە خەڵکی بەگشتی لێ سوودمەند دەبن. بەمەش دۆخی ئێستای فرۆشتنی نەوت بە قاچاق و نادیاری داهاتەکەی درێژە پێدەدەن و کەمینەکەی دەسەڵات لێی سوودمەند دەبن. گوزەرانی خەڵکی بەدەست دوو حیزبی دەسەڵاتدارەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەچێت. عێراق سەرقاڵی بانگەشەی پێشوەختەی هەڵبژاردنە و بەرپرسانی هەرێمیش سوورن لەسەر هێشتنەوەی کێشەی موچە بە هەڵواسراوی یان گەیشتن بە ڕێکەوتنێکی کاتی کە تەنها چەند مانگێک بخایەنێت.